کەسانی کە شوێنێکی تایبەتیان دەتوانن وەرزشی HIIT لە ماڵەوە بکەن. ئەم HIIT کە لە ساڵی 1996 دکتۆرێکی یابانی بە ناوی ئایزۆمی تاباتا کە تەتەوری بەم وەرزشی IIT کە بەم شێوەی کە ئێستا ئێمە ئەنجامی دەدەین. وەرزشەکە خۆی لە 8 تەمرینە ئەبینێتەوە کە 8 تەمرینەکە بەپێی توانای کەسەکان ئێمە خۆمان دیاریەکەین هەنێک لە تەمرینەکان ئەتوانین بە شێوازێکی ئاسانتر بیکەین وەک ئەوەی کە لەم ڤیدیۆیەدا کاگە ئەحمەدمان ڕاست پاردۆ بۆ کارە هەڵبسێت. هەر تەمرینێک ئێمە 20 سانیە بەردەوامە بین لەسەری و لە پاش ئەوە 10 سانیە ڕێز دۆرەگرین و ئەچینە سەر تەمرینێکی تر. لە دوای تەواوبوونی 8 تەمرینەکە 1 دقە ڕێز وەردەگرین، پاشان ئەمە دووبارە دەکەینەوە بۆ 4 5 تا 8 جار ئەتوانین ئەمە دووبارە بکەینەوە بە پێی توانای خۆمان. لە سوودەکانی ئەم وەرزشە ئەوەیە کە لێدانی دڵە بەرزەکاتەوە کە جوڵەی خوێن خێرا دەکات کە ئەمە ژوا دەکات لە نیزامی هەواییە جیسمت ئیش بکات کە ئەبێتە هۆی سووتاندنی بەڕەکالۆریەکی ئێجگار زۆر وەجگە لەمەش تۆ ماسوولکەکانی لەشیشە بەهێزەکەی وەجگە لەمەکە لە هەمووی گرنگترە. ئەم جۆرە وەرزشە ئەڵێگەر لە هەفتەیەکە ئەمە بەپێی توێژینەوەکان 4 جار یا 3 جار بیکەیت بە توندیەکی بەرز یان بە شێوازێکە لە توانای خۆتا بێت هۆرمۆنی گەشەی خۆت بە نیسبەتی لە 100 تا 771 بەرزەکاتەوە کە ئەمەوە ئەکات کەسێکی گەنجتر دەرکەویت، کەسێکی چالاکتر دەرکەویت، کەسێکی ڕێک و جسمێکی لە شولارێکی جوانت هەبێ. ئەم وەرزشانە بۆ کێ گونجاوە؟ بۆ تەمەنی 19 بۆ 64 گونجاوترین تەمەنە. بۆ ئەو کەسانە کە ئازاری پشت و ئازاری جونگە و ئازاری ئەژنۆیان هەیە پێویستە پرس بە دکتۆرەکانیان بکەن کە ئایا ئەتوانن ئەم وەرزشە بکەن یاخودنا. بە هیوام سوودی لێ ببینن. ئێستا بەردەوامە بین. Get a feeling that I never had before.